بەیانی باش کوردستان باس لە بابەتێکی گرنگەکەین کە ئەویش پەیوەندی بە ژیانی هەریەک لە ئێمەوە هەیە لە ڕووی بەکارهێنانی ئەو ئاوەی کە ڕۆژانە ئێمە بەکارهێنین بۆ خواردنەوە بۆ دابینکردنی پێداویستیەکان تا چەند ئەو ئاوەی کە ئەخورێتەوە بەکارهێنرێ ئاوێکی تەندروستە و ئایا کام جۆرە ئاوە باشە کە بەکار بهێنرێت یاخود ئەو ئاوەی کە هەیە تا چەند کاریگەری لەسەر تەندروستی دروست دەکات و هەڵبژاردننی کام جۆر گونجاوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر دیاری عەلی پسپۆڕی ئاو و سەرۆکی بەشی جیۆلۆجیمان کردووە کە لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ ئامادەیە. بەیانیت باش بەخێر بێت. بەڵێ دکتۆر بەیانیت باش. دکتۆر ئۆکو دیارە لە ئێستادا نەخۆشی کۆلێرا هەیە، چ جۆرە ئاوێک یاخود ئەو ئاوەی ئێستا هەیە تا چەند شیاوە بۆ خواردنەوە؟ زۆر سپاس بۆم بابەتەتان. ئەگەر ئێمە باز لە پێشەکی باز لە نەخۆشیەکان بکەین کە ئەگەر هەستان لێ بوو باز لەو نەخۆشیانە بکەین کە بەهۆی ئاو ئەگوازرێتەوە دوای باز لە نەخۆشیەکانەوە دەست پێ بکەین. ئێمە طبعاً ئەگەر باز لە ئاو بکەین ئێمە ئاو سەرچاوی ژیانەوە هیچ کەسێک ناتوانێت بێ ئاو بژیوە ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بەلایەنی کەمە لیترێک بۆ لیتر و نیوێک ئاو ئەخواتەوە. زۆرترین نەخۆشی کە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەهۆی ئاو خواردنەوەی یان بەهۆی ئاوی نەشیاوە. ینی ئەگەر سیر بکەین لە جیهانە هەموو چرکەیەک مناڵێک بەهۆی ئاو خواردنەوەی پیسەوە ئاوی پیسەوەکەی خواتەوە جان لەدەست ئەدات. ساڵانە 9 ملیۆن کەس دیسان بە ئاوی پیس و نەخۆشیەکانی ئاوی پیس جان لەدەست ئەیان. لەبەرەوە ئەو نەخۆشیانە ئێمە ئەگەر سری نەخۆشەکان پۆلیان بکەین ئایا نەخۆشەکان بەهۆی ڕووی بایۆلۆجی ئاوەکەوەیە کە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەو میکرۆب و ڤایرۆسانەی کە تایەتی نەخۆشەکە ئەگوازرێتەوە یان بەهۆی ئەو توخمە قورسانەوە کە لەناو ئاوەکەیە خودی توخمە قورسەکان کە بەهۆی چالایشی ئادەمی زاد و یان بەهۆی پیشەسازیەوە هەروەها لە ڕووی جیۆلۆجی پێکاتە جیۆلۆجیەکانەوە هەندێک جار ئەو توخمە قورسانە لە پێکاتە جیۆلۆجیەکە هەیە و ئەگوازرێتەوە بۆ ناو ئاو و دوای ئەوە بۆ ئینسان ویان بۆ ئەو خواراکانی کە ئێمە ئەی خۆین و لە ئەنجامی ئەوەی کە بە ئاوێکی پیس ئاو درراوەیان پێگەیشتووە ئەمانە هەمووی ئەو هۆکارانن کە بێتە هۆی گواستنەوەی نەخۆشی بۆ ئادەمی زاد. ئەگەر باز لە نەخۆشیەکان بکەین کە بەهۆی ڕووی بایۆلۆجی ئاوەکەوەیە ئێمە زانین ئەکرێ پۆلینی بکەین بۆ 4 گروپ. ئەو نەخۆشیانی کە بەهۆی ئاوە نەقڵە بێت کە ئاوەکە پیس بووە بۆ نمونە مرۆڤێک نەخۆشیەکەی هەیە پاشەڕووی ئەو ئادەمی زادیان پاشەڕووی ماڵە نەچێتە ئەو ئەوانەی کە دوای ئەگەر بە شێوەیەکی تەندروست پاکش نەکرێت و بدرێت بە ماڵان بەهۆی ئەوە ئەکرێ نەخۆشی بجوازرێتەوە. مەسەرەن بۆ نمونەوەکو چۆن ئێستا لە باوە نەخۆشی کولێرە هەروەها نەخۆشی تایفۆئید ئەمانە هەمووی ئەو نەخۆشیانن کە ئەکرێ بەهۆی ئەوەی پیس دەبێ ئاوەکە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ. هەندێک حاڵەتی کە هەیە کە ئاوەکە ئینسان لەگەڵ یا چۆنەڵی خۆتی پێشۆی ویان کۆنتاکتە بێت لەگەڵ یا ئەو ئاوانە کە پیسن دیسانەوە هەندێک نەخۆشی بۆ مرۆڤ ئەگوازێتەوە لە نەخۆشی پێز لە حساسەتی چاو ئەمانەش هەمووی نەخۆشیێکی ترن. نەخۆشیێکی تر هەیە بڵین چۆنەڵی لەو شوێنایە لەو ئەوەی کە خەڵک ئادەمیزاتیایەژی بۆ نمونە لادەیە کە لە تەنیژ ڕووبارێکەوە ئەم ڕووبارە خۆی ئاوەکە پیسە ئەو نەخۆشیە بەس لەو شوێنە هەیە کە ئەو لادەیە بۆ نمونەیان ئەو شارۆچکەیەسە بۆ نمونە ئەمە دیسانەوە کوتم پیسبوونی ئاوەکەڕوا ڕووی بابەتی جیۆلۆجیەکە پێکاتی کیمیایی ناوە ئاوەکە ئەمانە هەمووی دەورە بینن. بۆ نمونە لە ئەمریکا لە شوێنێک سەیریان کرد لە شوێنێکی معەنە تایەکەیە تووشی مناڵانە بێت لە شوێنێکی تران نەبوو کە سەیریان کرد ئەمە بەهۆی پاشەڕووی کارگەیەکەوە وا لە پیئەچی ئاوەکە کە نزم بێتەوە ئەو بڵین جۆچکە ماسیەکەیە کە ناتوانێت توێکڵەکەی پێک بهێنێ لەوانکەواتە ئەو جۆچکە ماسە لەوانی ئەو نەخۆشیە لەوانیان. جۆرێکی تر هەیە بەهۆی ئەوەی کە مەسەرەن تۆ ئاوێکی وەستاوە گۆماوە مێشولێک مەلاریا ئاوی ڕووبار کە مەسەر قسەیەک هەیە لە ناو خەڵکدا زۆر جاراڵێن ئاوی ڕووبار لەبەر ئەوەی ئەڕوات یعنی پیس نابێتن. نەخێشتی وان نییە. یعنی تۆ ڕاستە تۆ ڕوونبوونەوە هەیە لێرە تۆ ئەگەر سەیری بکەین ئێمە 2 سیزن هەیە یان 2 وەرز هەیە بۆ ئەوەی کە ئێمە تێستی ئاوەکانمان بە شێوەیەکی باش بکەین. سیزنێکیان ویان وەرزێکیان ئەوەیە کە تۆ لە کاتی بارانبارینی زۆر و ڕوو نەبێت تۆ توخمەکان لە کاتێکی کەشا کە تۆ زۆرترین ئاوکەدا بەزای لە هاوی نایە. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ڕاستە ڕوونبوونەوە هەیە بەڵام هەر ئەو توخمە قورسە ویان ئەو بەکتریای هەر هەیە لە ناو ئاوەکە بەڵام لێرە دەورە بینێت. مەسەرەن تۆ لە جەوی زستانە هەندێک لە ڤایرۆسات ویان هەندێک لەو بەکتریانی کە هەیە لە ناو ئاوەکە لە کاتی زستانە زۆر ناتوانن گەشە بکەن وەکو هاوین. لە هاوین گەرسم مەسەرەن بۆ نمونە مقارنی ئاوەکانی خۆمان بکەین کە لە دوکانەوە بۆمانێ سەیرەکەین کواڵیتی ئاوەکانمان لە زستانە باشترەوە و لە هاوین بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە بە هەڵمبوون ئەمانە هەمووی دەورە بینێ لەوەی کە نەخۆشەکە هەبیان نابێت. بەڵام ئەوەی کە بڵێن وەڵا ڕووبارێکە و ئەڕوایە سەر ڕووباری دیجلە بۆ نمونە ڕووبارێکی گەورەیە کە
کە داخڵە بێت لە حدودی تورکیاوە لە فیشخابور و داخڵە بێ هەتا گاتە شەتەڵ عەرەب لە بەسرە ئەگەر بچینە بەسرە ئاوی بەسرە زۆر پیسترە لەوەی کە لە فیشخابور و داخڵە بێ هەروەها ئاوی فرات کە قایم و داخڵە بێت تۆ دیسانەوەیەتەوە بۆ بەسرە یعنی ئەمە ئەوە ناگەێنێ کە ڕووبارێ ڕۆژ نەخێت پیسە و ئاوی بە ئارۆزی خۆ پاشە ڕۆی تێکەیت و بڵێ وڵا هەر لەبەرەوەی لەبەری ئەڕوا پاکە بێت تۆ نەخشتیوانیە. دکتۆرە و ئاوەی کە ئێستا لە ماڵەکانی ئێمە بەکارێت تا چەند ئاوەکە لە ڕووی پێکاتن و جۆرەوە تەندروستە بۆ خواردن یاخود ئەو جۆرەیە کە بڵێ ئەمە لە جۆری باشە و هەموو مادە گرنگەکانی تێدا. حتما ئێمە ئاوی ئێمە گەسەری ڕووبارەکانی کوردستان بکەین بە شێوەیەکی عام لە ستاندەرە ینی ئاوی ڕووبار باشترین سۆرسە بۆ خواردنەوە ڕاستە ئێمە بەشێکی کەمی سەرچاوەکانی ئاوی سەر ڕووی زەوی ڕووبارەکانە کە پوینت ئۆیەک پێگەهێنێت لەگەڵ چی باشترە بۆ لەبەر ئەو بڕی ئەو خوێنەی کە تیا تواوتۆ زۆر نییە وەکو بڵێن ئاوی بیر نییە ویان وەکو ئاوی دەریان نییە لەبەرەوە باشترین سۆرسی ئاوی شیرین کە بەکار بێت و باش بێ بۆ خواردنەوە ئاوی بۆ نمونە ڕووبارەکانە هەچەنە ئێمە گەر سەیری ئاوی شیرینەکانی سەر ڕووی زەوی بکەین پۆین شەشی ئاوی ژێر زەویە بەڵام ئەمە لە هەموو شوێنەکان نیە ینی سەیرەکەین ئێمە شاری سلێمانی ڕاستە ئاوی ژێر زەویمان هەیە بەس کفایەتمان نایە ئاو زیاترەکەمان لە ڕووبارەکانەوەی لەبەرەوە ئاوی ڕووباری ئێمە بە شێوەیەکی ئەم تا پێش ئەوەی ئەم شارانە ڕوو لە شەکردن بکەن و زۆر ببێت ڕووبارەکانمان زۆر باشن بەس ئێستا خەریکە بەداخەوە لەبەرەوەی شارەکان گەورە بوون و هەروەها حکومەتی هەرێمی کوردستان زۆر پلانی نەبوو بۆ ئەوەی ئەو ئاوی زێرابانی کە هەیە ئاوی بڵین بەکارهاتووی ماڵان هەروە ڕێک ئەکرێتەوە ناو ئاوی ڕووبارەکان ئەمەش ئەبێتەوەی ئەوەی کە پیس بێت لە داهاتووە و ترسناکە بەڕاستی لە داهاتووە ئێمە گەر سەیری 10 ساڵ 15 ساڵی کە بکەین لەوە چی ئەو ڕووبارە شیرینانەمان کە هەیە لە دەستی بین ئەگەر پلانی استراتیژیمان نەبێ و معمەلی خاص بە تەسفیەکردنی ئەو ئاوڕوانەمان کە ئەکرێتەوە ناو ڕووبارەکان تەسفیە نەکرێت بە شێوەیەکی زانستی لەبەرەوە ئێستا لەم کاتە ئاوەکانمان ناڵێن 100% پاکە بەڵام لە وەرزی هاوینە کێشەیەکمان بۆ دروست دەبێت ئێمە لە دەریاچەی دوکانەوە کە ئاوەکانمان بۆیێت ڕووبارەکە ئاوەکەی دا ئەبەزێت ویان دەریاچەکە ئاوەکەی دا ئەبەزێت پلەی گەرمی زۆرە بە هەڵمبوون زۆرە و ئەو ئاوی زێرابی قەڵات زێوە هەروەها ڕانیەوە دوکان ئەکرێتەوە ناوی ئەمە واکە کە بەکتریا گەشە بکات بێجگە لە بەکتریاش ئەو قەوزانی کە هەیە ئەو قەوزانە گەشە ئەکەن واکە کە ڕەنگێکی زرد بە ئاوەکە و هەروەها بۆنی بێت لەبەرەوە لەم مەوسمە ئەگەر سەیری بکەین سفەتی فیزیاوی لە دەست ئايات ڕووباری بڵێن دەریاچەی دوکان خۆشمان ئەیبینین ئاوەکان کە ئاوی ماڵان کە سەیرەکەین زۆری زەردە ویان بۆنێکیە ئەمە کاریگەری نابێ بۆ کاتێک کە دووبارە بەکارهێنێت حتماً لەبەرەوە لەو کاتێک کە ئاوا بۆنیەت ویان ڕەنگی زەردە باشتر وایە ئێمە خۆمانی لێ بخێنەوە نەیخۆینەوە لەبەرەوە سفەتی فیزیاوی گۆڕاوە. دکتۆر ئاوی ڕووبارەکان و هەروەها ئاوی کانی و بیرەکان لە کوردستان زۆر بەکارێنێت لە دوایین لێدوانیشیدا وەزارەتی تەندروستی ڕێنمایی هاوڵاتیانی کرد کە خۆیان بە دوور بگرن هەم لە ئاوی بیرەکان و هەروەها هەم لە ئاوی کانیەکان. بۆچی ئەو ڕێنمایان دەرەکا وەزارەتی تەندروستی لەبەرەوەی ئەو ئاوە ئێمە ڕاستە وەکو باسمان کرد کە تو ئاوێکی شیاو ئەتوێ هەڵی سنگێنیت بۆ خواردنەوە ئەبێ سێ سفەتی تیا بێت لە سێ ڕۆوە. دکتۆر چەند زۆر جار بۆ نمونە لادەیەک ئاو کانیەکە یاخود هەر ئەوە مەسەلەن لە ناو خەڵکا زۆر باوە دەوترێت ئەڵێ ئەو ئاوە لە ژێر عەرزایەتە دەرەوە زۆر پاکە و تەسفیە کراوە و نازانم چی کراوە. ئەگەر تەواوی کەم ئێمە ئەڵێن لە ڕووی سێ ڕووی ئەبێ هەبێت هەتا هەڵی سنگینین بخواردنەوە ئەبێیانە لە ڕووی بایۆلۆجیەوە کووتمان ئەبێ بەکتریاتیانە بێت لە ڕووی کیمیاویەوە ئەبێت شیکاری بۆ بکرێت بۆ ئەو توخمە قورسانە و هەروەها توخمە گشتەکانی کەتیایەتی و هەروەها لە ڕووی فیزیاویەوە کە ئەڵێن بێتان بێ بۆن بێڕەنگ بێت. ئەگەر باز لەوە بکەین طبعاً ئێمە لە لادەکانە ڕاستەکانی ئاوێکی پاکە ئێمە ئەڵێن ئاویش سەرچاوی ئاوی شیرین کوێیە ئاوی ژێرزەویەکانیش ئاوی ژێرزەوی ویان بیرەکانمانە ویان ئاوی سەرزەوی ئەوە ئاوی بەسەڵەکەکان ئەوە بەستێتی مشکلەیەکە ناتوانین ئێمە بەکاری بێنین کەواتە ئێمە لە لادەیەکە کە کانیەکمان هەیە ئەم کانی هەر ئەوە نیە بڵین لەژێر عەرزا ئەو ئاوی کانیە لە شۆیە ئەسڵەن ئاوی بارانە لە بڵین حوزێکی هەیە حوزێکی بڵین چۆنەڵین کاچمنت ئێریایەکی هەیە باران کە ئەبارێت لەم حوزا وردەوردا تەرشیح هەبێت ئەڕواتە خوارەوە بۆ چۆ بۆ ئاوی ژێرزەوی بەڵام لەو مەسافەیە گریمان ئێمە کانیەکەمان لێرەیەتە دەرەوە بەڵام لە مەسافەی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر لەوێ بارانە بارێ و ئەیشواتەوە لەوانەیە لەویا لادەیەکی کە هەبێت ویان حیواناتێک ویان هەچ پیسبوونێکی پاشەڕۆ لەوێ هەبێت کە یەکێک نەخۆشیەکەی هەڵگرت بێت لەوێ ئاوی بارانان بیشواتەوە و بێتەوە ژێر زەوی لەو حاڵەتاکەواتە تۆ لە ڕووی بایۆلۆجیەوە ناکرێت ئەو ئاوا بڵێ پاکە و ئەی خۆمەوە چونکە حتمەن بەکتریایەتیایە
غەڵەت قبول ناکات چکۆ بەکتریا لە هەموو شوێنێک کابێ و خاصن لە وەرزە گەرمەکانە لەبەرەوە باشترین وایە کە خۆیانی لێ بە دوور بکەن و ناحیاو ئللا لە یەک حاڵەتە ئەگەر ئەوەی کانیە بێنە بیکا بە پرۆژەیە بیکاتە تەنچێکەوە بە کلۆری تێکات تاقیمی کات لەو حاڵەتە هیچ کێشێشی نییە ئەمەیە مەسەلەکە کە ئەڵێ خۆتی لێ بە دوور بخە بەس ئەوەیە ئەجنا لە ڕووی کیمیاویەوە ئاوی کانیەکانمان تا ئێستا ئاوی کوردستان باسەکەم لە ڕووی کیمیاویەوە زۆر پاکە و هیچ کێشێشی نییە بەس لە ڕووی بەکتریۆلۆژیەوە ئەبێتەوە هیچ ئاوێک نەخۆیتەوە کە ئەگەر تاقیم نەکراوێ بە کلۆر. دکتۆر زۆر جارەڵێن ئەو ئاوەی کە بەکاریان یەگەر گومانە هەبوو لەوەی کە پیس بوو بیکوڵێنە ئایا کوڵاندنە بێتە هۆی لە دەستدانی پێکاتێ و ئاوا یاخود کەمکردنی ئەو مادانی کەتیایەتی ئێمە کە باسە لە کوڵان نەکەین دیسانەوە ئەڵێ بیکوڵێنە بۆ بیکوێنین ئەبێ کوڵانەکە بگاتە پلەی سات بۆ ئەوەی لەو بەکتریا و ڤایرۆسانی کەتیایەتی نەجاتمان بێت بەس ئەگەر ئاوێک لە ڕووی کیمیاویەوە خۆی پیس بوو توخمی قورسی تیابوو بە کوڵانە نەجاتمان نابێت بەڵام کوڵانەکەش چیە ئێستا مەسەرەن زۆر کەس بۆ نمونە شیری مناڵەکەی حازرەکە ئاوەکە ئەکوڵێنێت لە تا 100 دەرەجە 5 دقە 4 دقە 3 دقە بکوڵە کافیە نەک نیو سەعات لەسەر ئاوەکە بکوڵێ و هەمووی بێ بە هەڵم و لە خوارەوە هەموو توخمەکان لێوا خستە بێتەوە ئەوەش کاریگەری ئەبێت بەڵام بڵێن توخمەکان ئەڕوان نەخێر توخمەکان ناڕوات ئەو ئێمە ئەو کە پێکاتەی ئاو هەیە هەر H2O نییە حتمما لەگەڵی خۆشییا کالیسۆمی تیا مەگنیسیۆمی تیا سۆدیۆمی تیا کە تۆی کوڵێنی H2O ئەبێ بە هەڵم ئەوەی ئەمێنێتەوە خەکانن ئەوە ئەگەر لە ڕووی بەکتریۆلۆژیەوە بڵین 100% ئەتوانین بڵین پاک بۆتەوە بەڵام ئەگەر لە ڕووی کیمیاویەوە پیس بوو نەخێر پاک نابێتەوە بە کوڵانە. باشە دکتۆر باسی ئەوە بکەین مەسەلەن لە ماڵان زۆر باوە فلتەر دانرێت ینی ئەم فلتەرە تا چەند ئەتوانێت ڕێگری لەو بەکتریا و ڤایرۆسانە بکات. ئەم باسەمان زۆر کردووە ئەو فلترانی کە دائەنێ لە ماڵانە خۆی لە زۆر وڵاتیش هەیە ئەو فلتەرەدان لێ شتێکی باشە بەڕاستی بەڵام سیستمێکە پێڵین RO ریڤرس ئۆزمۆزی کە تۆ ئەم فلتەرە سێ فلتەری هەیە و دوانی کەش لەسەرەوە یەکەمیان بۆ گرتنی قوڕولی تەو ئەمانەیە دووهەم سێهەم چوارەم پێنجەمە بە بۆ نەهێشتنی تام و بۆ نور ڕەنگە و هەروەها مێمبرینێکەیە لەسەرەوە ئەو ماتۆڕی کە پێوەیەتی ئەوەکو چۆن ئەڵین پەردەیەکە لەژێر زەختا ئەو ئاوە زەخەکات بەو پەردەیە بڕوات ئەو پەردانە کونیلەکانی لە 1 مایکرۆن کەمترە بەکتریاژێ مازین لە 1 مایکرۆن زیاترە تیرەکەی لەبەرەوە هەچی بەکتریایەک و هەچ توخمێکی خراپ کە لەناو ئاوەکە هەبێ هەمووی تەسفێت بۆکات هیچی ناهێڵێتەوە وای لێکات ئەگەر جیهازەکە تازە بێ بە شەرتێک وای لێکە ئەو ئاوە دووکو ئاوی مقەتەر لێ بکات ینی لە زۆر لە تاقیقەکانە شەر نییەتەوە بۆ بەدڵۆپاندنی ئەو جیازی کێ مەڵین ئاوا کوڵێنین و هەڵمەکە وەرەگرینەوە زۆر جار ئەوەش بەکارێ ئەکرێ بیکەی بە سفر ینی ئەو ئاوا وای لێ توانی بکەیتە پاتری سیارەوە توانی بکەیتە هەشتێکی بۆ تاقیکردنەوەی کیمیاوی بەکاریە بێنی بەڵام ئەمە ناکرێت تۆ ئەو فلتەری کە دادناوە ئاوا بەو شێوەیە ئەو TDS ئەو خوێنی کە تیا تۆ بیکەی بە سفر لەبەرەوە ڕاستە ئێمە نەجاتمانە بێ لە هەندێشت بۆمان پاگەکاتەوە بەڵام خاصە ئەوانی کە مناڵیان هەیە ناکری ئەو ئاوا بن بە مناڵەکانیان لەبەرەوە هیچ خۆیەکی تیانەتەوە تۆ هیچی تیانەماوە بەس ئاوا ڕوتەکەیە کە H2O کە باسمان کرد ئەکرێت خۆی بەلوعی پێوەیە ویان بە دەرنەفیس TDS-ەکەی زیاکەیت بیکەیت چکە بە ستاندەراتی WHO بێ ئەو خوێنەی کە تیا تووان کە پێڵین TDS لە 100 کەمتر نەبێ و لە 250 ئۆپتیمەم نمبەرەوەیانواتە باشترین TDS لەبەرەوە ئەو فلتەرانە حتمما لە بەکتریاش و هەروەها لە مادە شیمیاوی زیان بەخش نەجاتمانەیە بەڵێ بێ ئاگامان لەوە بێ کە بۆماندانێن ئەوەی کە بۆماندانێ پێی بڵین کە نیکا بە سفر ئەو خوێنی کە تیاتواوەتەوە. دکتۆرەکە باس لە ئاوی سلێمانی بکەین زۆر جار هاوڵاتی گلەیی لەوە هەیە کە ڕەنگی ئاوەکە زەردە خۆشمان کە لە ماڵەوە بەکارێنین هەروەها هۆکاری ئەو ڕەنگە زەردە بۆ چیە گەڕێتەوە ئایا ئەمە پیسبوونی ئاوەکە یاخود ئاساییە؟ باسم کرد کەوتمان دەریاچەی دوکان خاصن لە موسمی باران قڕانە کە لە مانگی 9 8 و 9 کە دەست پێ ئەکات ئاسی دەریاچەکەدا ئەبەزێت وەکوتمان زێرابی تێت ئەو قەوزانی کە هەیە حەزی لە چییە؟ حتمما پیس ئەبێت ئەو قەوزانە حەزیان لە چیە لە فۆسفۆر و نایترۆژین فۆسفۆر و نایترۆژینێکی زۆری تیا ئەبێەوە پلەی گەرما گونجاوە لەبەرەوە قەوزەیەکی زۆر تیاگەشە ئەکات ئەم قەوزەیەش خۆی ڕەنگێک دەرئە ئەو ڕەنگە ئەتر ئەو ئاوە ڕەنگەکەی ئەگۆڕێ وەسیفاتی فیزیایەکەی ئەگۆڕێ لە بۆن لە تام لە ڕنگ کەواتە ناکرێ ئێمە بڵین ئەمە بەداخەوە ینی زۆر جار هەندێک ڕۆژ باشە بەس هەندێک جار فریای فلتەریشنی ناکەون فلتەرەکانی کە لە مامەلی تەسفیەکەی دوکان کە دانراوە هیوادارم فەرمانگەی هەچ کاتێک وا بە بەڕای من ئەوە من قەناعەتی شخصی خۆمەوە هەر چەندە فەرمانگەی ئاوەڵێن پاکە نەخێر من دڵنیام لەوەی کەس ئەگەر ئاوێک زەرد بوو هەروەها بۆنی هەبوو هات تامی هەبوو نەیخواتەوە چکە ئاو بێتان بێ بۆن بێ ڕەنگە سفەتی فیزیاوی گۆڕا و کوتمانەوە شتە لە ستاندەرەکانی WHO نابێت بخورێتەوە. ئاوی دەبە
ینی تا چەند تەندروستە بخورێتەوە دەبینی مەسەرەن زۆر جار دەبینی دوکانێک یەک دنیا ئاوی لەبەر خۆرەکە داناوە و یان خێمەیەکی بەسیتی پیایەوە یاخود کە بەکاریشمان هێنا ئەتوانی بۆ ماوەی چەند بەکاری بێنێن بەر یەک دوو جار ئاوم کڕیوە مەسەرەنەوە نییە دوای دوو ڕۆژ دامناوە کە بۆنیەکەی بۆنێکی ناخۆشی لێت من حەز ئەم باسە زۆر ئەکرێت بەڕاستی بۆ ئەوەی حەقێک بین بوانی کە عملی ئاویان هەیە پێم خۆشە ینی لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە سەردانێکی ئەو کارگانە بکەن بۆی لە نزیکەوە پرۆسی دروستکردنی ئاوەکە چونکە زۆر دیعاە ئەکرێ بەڕاستی ئەوش لە لێدانی مەسلحەتی هەندێک کۆمپانیایەوەیان حقەتەکە بەم شێوەیە من خۆم سەردانی کردو و هەروە خوێندکارێکی خۆم پرۆژەی بڵین دەرچوونەکەی کە لە بەکەلۆرۆسا لەسەر ئەوە و هاتی نەودوو لەو کارگانەمان وەرگرت و چوین و سەردانمان کرد و ئاوەکانمان وەرگرت بۆ فەحەز پێم خۆشە بە مەیدانی بچن سەردانی ئەو کارگانە بکەن بۆی بۆ هاوڵاتی ڕوون بێتەوە چۆنێتی بەرهەمهێنانی ئەو ئاوە چۆنە ئەو پرۆسی بەرهەمهێنانی ئەو ئاوە چۆنە ئەوان حتمان ئەو کارگانە بیریان هەیە بەڵام ئەو سیستمی کە باسم کردمان RO کە لە ماڵەکانە هەیە بۆ بچکۆلێ لەوێ بە گەورەتر هەیە یعنی ئەو فلترانی کە ئەوان هیانە زۆر گەورەیە کورتی ئەو ئاوە تەندروستە بخورێتەوە یان ئەو ئاوەی کە ئاوی ماڵانە هەردووشی تەندروستە ئەگەر بۆکو باسم کرد ئەگەر ئەو ڕنگ و بۆنەی نەبێت بۆ نمونە لە زستانە کێشەیەکمان نییە بەڵام ئاوی بوتڵ بە شەرتێک پارێزگاری لێ بکەیت لە شوێنێکی وەکو جەنابی باسی کرد کە ناکرێت لە بەرخۆردای بنەیەوەیان بۆ نمونە ڕەشماڵێکی پیاوێت نەخێرە بێت لە شوێنێکی بێشەی ساردا هەڵگیرێکە 20 بۆ 25 پلەی سەدی بێ لەم حاڵەتە ئەو ئاوانە بەڵێ شیاوە بخواردنەوە بەڵام ئەگەر لەبەر گەرمادانا حتمما کاریگەری گەرما لەسەر ئەو بوتڵە ئەو پلاستیکە کە مادەی کیمیاوی تایە لەگەڵ ئاوەکە ئێتە ناو ئاوەکەەوە زیان لە تەندروستی مرۆڤ هەردات. بەڵێ دکتۆر دیاری عەلی پسپۆریا و سەرۆکی بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونەوە.